ئیسا و نەوید زەردی ئیسا کەیە لە گۆرانیەکەیان باسی چی دەکەن؟ نەوید زەردی چەند دەفتەر دۆلاری لەو گۆرانی و ڤیدیۆ کلیپەی سەرف کردووە و ئیسا چەندی وەرگرتووە. ئیسا لە ناو کورد ناسراوە نەوید دەیەوێ بە واسەی وی خۆی بەناوبانگ بکە لە ئەلبانیا و جیهان. نەوید هۆکاری دیوتەکانی لەگەڵ کەسانی بیانی چییە؟ چۆن باسی کوردستان دەکەن؟ دەیانەوێ کوردستان و ئەلبانیا تێکەڵاو بکەن، بەڵام چۆن تێکەڵاوبوونێک؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر بێ نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەس ببینی. و نوێترین کەناڵمان بە ناوی کلیل ستۆری. هیوادارین هەموو لایک بچێن سەبسکرایب بکەن بۆ ئەوەی باشترینەکان لە لای ئێمە ببینن. نەوید زەردی و ئیسا هەردوو کەسایەتی بەناوبانگ و هونەرمەند، ستایلەکانیان تا ڕادەیەک لە یەکتری نزیکە. نوێترین گۆرانیان بە ناوی کاڵێ ڤیدیۆ کلیپی بۆ گێراوە. نەوید زەردی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە، تەمەنی نزیکەی 30 ساڵ دەبێتن. ئیسا ناوی ڕاستەقینەی ڕۆیانسا هاخیاج لە 19 تشرینی یەکەمی ساڵی 1995 لەدایک بووە لە وڵاتی ئەلبانیا لە شاری تایەرنا. ئەنسا ماوەیەک پێش ئێسا لە کوردستان کۆنسێرتی کردو کە خەڵکێکی زۆریش لەو کۆنسێرتە ئامادە بوون. ئەو خاتونەیە لە ساڵی 2012 دەستی بەکاری هونەری کرد. لە ساڵی 2014 ناوبانگێکی زۆری بەدوای خۆی داهێنا کە ڤیدیۆ کلیپەکەی لە کەناڵی یوتیوب لە نێوان 24 کاتژمێر نزیکەی 100,000 بینەری هەبوو و وەژنەگدانەوەیەکی زۆری لە نێو ئەلبانیا بەدوای خۆی داهێنا. هەرزوو کورد ئەو خاتونەیان ناسی و دەتوانین بڵێین فانێکی زۆری هەیە. ئەو خاتونە ئەوەندە فانی لە کوردستان هەیە جگە لە ئەلبانیا لە هیچ وڵاتێکی تردا نییە، بەڵام وەکو گۆرانی بێژێکی ئینتەرناشناڵ ناسێنراو لەلایەن خەڵک و لە نێوان سۆشیال میدیا. ئیسا لە ئێستادا سینگڵە و خۆشەویستی نییە. ئیسا بەکاری هونەری خەریکە، بەڵام ئیسا تەنها گۆرانی بێژ نییە، خۆی وەکو ئەکتەرێکیش ناساندووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ فلیمێک و درامایەکی ئەو خاتونەمان نەبینیوە، بەڵام وا دیارە لە داهاتوودا خەریکی ئەو کارانەش دەبێتە. ئیسا هاتە کوردستان، لە کوردستان کۆنسێرتێکی گەورەی ئەنجامدا و شەو ئاهەنگێکیش لە نایت کلاپەکانی هەولێر. هەردوو شوێن وەو خاتونە قەلەباڵغ بوو دەتوانین بڵێن خەڵکێکی زۆر بۆ بینین ئەو خاتونە ڕۆیشتو بوون و وەروها بلیتەکانیشی هیچ هەرزان نەبوو. دەتوانین بڵێن نرخیان زۆر گران بوو و دەتوانین بڵێن پارەیەکی زۆری کۆ کردەوە لە کوردستان چۆ ئەلبانیا، بەڵام ئەمجارە بە شێوازێکی جیاوازتر دەردەکەوێتەوە لەگەڵ هونەرمەندی ناوداری کورد نەوید زەردی. نوێترین گۆرانیان بە ناوی کاڵێ کاو گۆرانیا لە وڵاتی دوبەی ڤیدیۆ کلیپی بۆ کراوە و دەنگدانەوەکی زۆر بەدوای خۆیدا دەهێنێتن و ڕیکۆردێکی نوێ بۆ هونەرمەند نەوید زەردی دەشکێنێتن و ئەمەش دوای ئەوەی دێ لەگەڵ گۆرانی بێژێکی فەڕەنسی پارساڵ گۆرانیەکی وبەرهێنا و وەروەها دەنگدانەوەکی زۆری بەدوای خۆی داهێنا و لە نوێترین کلیپیشی دوای کاڵێ بەنیازە لەگەڵ هونەرمەندی فارس ئارش کە زۆر بەمان دەیناسین بەنیازە ڤیدیۆ کلیپ و گۆرانی لەگەڵ بڵاو بکاتەوە لە مانجی 8 و نەوید زەردی لەو گۆرانیەی کە لەگەڵ ئیسای دەرێناوە بە ناوی کاڵێ دەتوانین ئەو ڤیدیۆ کلیپە و گۆرانیەکان هەمویان نزیکەی 15 بۆ 20 دەفتەر تێچۆکێ بێ لەبەرەوەی ئیسا بەجیا پارێ وەرگرتو وەروەها لە ڕووی کلیپەوە وا دیارە ستافێکی زۆر پرۆفشنال لەو کلیپە بەشدار بوونەوە. ئەوەندەی ئێمە زانیاریمان هەیە دوو لۆکیشنی بۆ کراوە، واتە لە دوو شوێنی جیاواز ڤیدیۆ کلیپەکەیان کردووە، یەکێکیان لە ناو ستۆدیۆ و ئەوی تریشیان لە دەرەوە و لە نزیک پۆڵێکە. واروەها ئەو دوو هونەرمەندەیە بە نوێترین گۆرانیان بازەوە دەکەن وڵاتی کوردستان و ئەلبانیا تێکەڵاو دەکەن، بەڵام چ زۆرە تێکەڵاو بوونێک وا دیارە پێیان خۆشە هەردووچیان فانی یەکتری
بە یەکتری بناسێنن. هەمومان دەزانین ئیسا لە سەرەتای دەرکەوتنیەوە. ئەوەندەی لە کوردستان ناسرا بڕوا ناکەین، ئەوەندە فانی لە سەرەتا لە ئەلبانیا هەبوو بێتن لەبەرەوەی هەر کاتێک هەر لایڤێکی دەکردەوە ئەوەندەی کورد لە ناو لایڤەکەی بوون، ئەوەندە خەڵکی وڵاتەکەی خۆی لە ناو لاڤەکەی نەبوو، خۆشی پێی سیر بوو ئەو کەسانە چێنە و چنە بۆ زمانە دەنووسن، بەڵام شکر بۆخوا لە کۆتاییدا زانی قەومێک هەیە بە ناوی کورد. ئیسا باز لەوە دەکەن لە وڵاتەکەی خۆی کاتێک کۆنسێر دەکاتن تەنها بە $2 خەڵک دەستنە کۆنسێرتەکەی، بەڵام کاتێک لە کوردستان کۆنسێر دەکات نزیکەی $50 بۆ $100 نرخی بلیتەکان دەگۆدرێ. ئەو بتەوێتن لە شوێنی VIP دانیشی لە کۆنسێرتەکەی لە کوردستان نرخی لاوانەیە لە $100 بەرەوە سەرەوەتر بێتن. وا دیارە هەموو گۆرانی بێژەکانی کورد باز لەوە دەکەن کاتێک گۆرانی بێژێکی بیانی دێتە کوردستان بڕەپارەیەکی زۆری بۆ سەرف دەکەن و وە پێشکەشی دەکەن، بەڵام کاتێک گۆرانی بێژێکی کورد کۆنسێر دەکات یاخۆت ناتوانێت ئەو بڕەبوجەیە دیاری بکە کە کۆنسێرت بکاتن. زۆربەی خەڵک بازەوە دەکەن زۆربەی کچانی بیانی بەناوبانگ دەبن. وەروە ماوەیەک پێش ئێستا بینیمان ئافرەتێک دەگوت نارنجی و ناوبانگێکی زۆری ئەویش پەیدا کرد، ئەوەندەی نەمابوو ئەویش بێتە کوردستان کۆنسێرت بکاتن و بەڕکەکانی پڕی پارە بکاتن و بگەڕێتەوە. ئایا هۆکار چییە؟ خەڵکی کورد ئەوەندە بایەخ بە گۆرانی بێژی بیانی دەداتن و سەیریان دەکاتن و لە سۆشیال میدیا هەموو کاتێک چاوەڕوانی پۆستی نوێیانە ئەوەندە چاوەڕێی هونەرمەندەکانی خۆمان نینە و ئەوەندە پشتگیریان ناکەن و تەنها بەلایک و کۆمنتیش پشتگیریان ناکە. ئێمەش لە کوردستان هونەرمەندی زۆر جوان و پێشکەوت و پرۆفیشناڵمان هەیە، بەڵام هەموو کاتێک پێیان خۆشە سێری هونەرمەند و گۆرانی بێژەکانی بیانی بکەن. وەروەها هیوادارین لەمە دووە پەرە بە گۆرانی بێژ و هونەرمەندانی خۆشمان بدرێتن و بە هەموو کاتێک پشتگیریان بکەن. تەنانەت دەتوانی بەیەک لایک بۆ هەر لاپەڕی فەرمیەکی پشتگیریەکە تۆ بۆ هونەرمەندانی خۆمان پێویستە ئێمەی کوردیش بە جیهان بناسرین لە ڕووی هونەرەوە، نەک تەنها کەسانی بێگانە گەورە بکەین و هی خۆشمان بە هیچ حساب نەکەین. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێت و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. وەروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەین، ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.